هیوادارم گەشتارە بەڕێزەکان کە دەچن بۆ شوێنە گەشتیارەکان لە کاتی چوونیاندا ئاگاداری ڕێنماییەکانی هاتوچۆ بن بۆ سەلامەتی گیانی خۆیان و بۆ سەلامەتی گیانی خەڵکی تر. هیوادارم لە وەرزی زستاندا هەموو شوفێرەکان ڕێنمایی هاتوچۆ جێبەجێ بکەن بە شێوەیەکی ئەو شێوەی کە یاسا دایناوە. خەڵکی ئەمەش زیاتر حەز دەکا بچێتە ناو بەفرەوە، بۆی ینی پێویست ناکە شوفێران بە تایبەت لە ڕۆژانی هەینی ینی یان لە کاتی پشوەکان کەستە دەرەوە بۆ بەسەربردنی چەند کاتێکی خۆش، ینی پێویستە ینی ڕەچاوی ڕێنماییەکانی هاتوچۆ بکەن پابەت بن بە ینی لە شقامەکاندا لا نەدەن چ لە کاتی چوونیان و چ لە هاتنەوەشیانە. پێویستەکە یەکەم جۆر ینی یارمەتیەک بدەن و زۆر بە لەسەر خۆیان شۆفێری بکەن و یارمەتیەک بدەن و پێویست ناکە تەسویر و ئەو شتانە بەهێن بکەن سناڵ و ئەو شتانە. اینجا ینی بەخاوی بڕۆن بە ڕێگەکەی خۆیان نەک ینی بەسەرێ. ئێمە گوت ئەو کێشەمان هەیە بە یەک کات دەڕۆن. هیوادارم ڕێنمایی هاتوچۆ پێڕۆ بکەن، کامیرا ئاگاتان لێبیتن، ڕێنماییەکەم بە تەواوەتی جێبەجێ بکەن، لە کاتی گەشتکردن زۆر ئاگاتان لێبێتن. ئێستا لە سەچیاکانی سەفیر بەفر و باران و ئەوشتانە زۆر ئاگاتان لە ڕێنماییەکانی هاتوچۆ بێتن. ساخەکان بەڕاستی ئەوە کەسانێکە لەم ڕێگایەدان هەموو دەمێ وە بکەن کە ژیانی خۆیان بپارێزن و ژیانی خەڵکیش بپارێزن، تاوەکو نەبێتە حەدسەیان ڕووداوی هاتوچۆ بۆی کە گیانی کەسێک یان خۆی یان ئەو کەسانێکە لەگەڵیان